نیوارای من لێ تێک نەیە ئاگاتان لە وەزعی ئەو ناوچانی تری عێراقا ئەوە داعش و دەوردا بەسەر بڕین دەست پێکا و مناڵە کوژی قوتابخانە تەخێنێتەوە تەلەڤیزیۆن زانکۆ کابە ڕەهاین ئێمە هیوادارین هەر لە ئاستی و بەرپرسایەتیا بین پایتەختی ڕۆشنبیری ئەم کافتریایش بەڕاستی ملێتان ناشارمەوە زۆر قورزەکەوێت لەسەرمان هەموو جارێک عەزێتی ئەو هونەرمەندە خۆشەویستانەیەن کە بەخۆ بەخش لێرە ئەو برادەری کامێرەمان مۆنتێر هەمووی من دوێنێ لە کاک نەجمگیان بەخێبی دوێنێ لە وەزارەتی ڕۆشنبیری بووم تەسەوڕکەن ئێستا مانگی شەشە لەبەرەوەی بودجە نییە لەبەرەوەی بودجە نییە یەک تیپی مۆسیقا یەک کۆنسێرت یەک شت لەم شارەیە نەکراوە تا ئێستا ئەم شەش مانگە بەڵام ئێمە خۆشبەختانە ئەم شەش مانگە هەموو چوارشەمێک لێرە بەخۆ بەخش نەچاومان لە بودجێ نە بە بفارە نە بەبێ بەرامبەر لە پێناوی ئەو گەنجە خۆشەویستانەیە ئێمە یەک ئامانجمان هەیە بۆی ئەوانی کە ئارەزومەندن لێرە شار ئارزوەکەی دەرکوێ زۆر کەسێ گەنجێکی و کاکە ڕێباز دەنگێکی زۆر خۆشەیە تا ئێستا دەرفەتی بۆ نەڕەخساوە ئێمە هەوڵەین ئەو برا بەڕێزانە وەستا جەمال هیچێکە لە وەستا جەمال لە گۆرانی بێژە دێرینەکانیش لەوانەیە ئێمە کەسمان بە دیداری شاد نەبوو چکە خۆتان نەزانن و کەناڵان هەمووی خزمێنە و ئیتر مەحسوبیەت و یەکێک بناسی و نەیناسی چەند بەرنامەیەکی ئەبێت واستی دنیا بکەی تا کۆگرتوانی بگێتەوە بەرنامانە ئێمە لێرە بە پێیتوانە خزمەتی کەلتوری شارەکەمانەکەین زۆر سپاسی ئامادەبوونی ئەوژەکەین دیار ئێوەش ئەو کەسان کە هونەر و کولتوری نەتەوەکی خۆتان خۆشوێ بەخێر بێن ئەو کاتا بەخشن هەموو بەیەکەوە لێرە گوێگرین لە گۆرانی ئەمڕۆ گۆرانی و مۆسیقای میلی ئەو هونەرمەندە ناوی کاکە ڕێبازە وەستا جەبار و هەروە چەندە خۆشی تری لێ کاک شوانە عومەر کاک جەلال کاک گۆران کاک دڵشاد ئەوەی پێمان کرا لە خیلالی سەعاتێکە سەعاتێک و نیوەکە کاگاواتی خۆشەویست گوێبیستی چەند گۆرانیشی میلی خۆشەبین بەخێر سپاس سپاس بۆ کاک جەزار
حرامێ دەو کەسایی ڕەنگ زەردیای بۆ کەسێکە مەکەچشی پێوە نێم بۆچی من هۆر لێرە بینیم پێوە نێم بۆ کەسێکە مەیکە دەردی کاریە ئەو کەسەی خواردی و لە برسێ بەرکەوت ئەو کەسەی خواردی و لە برسێ بەرکەوت شەو لە بۆکە بێت لە ماڵێ دەرکەوت
هاي هاي